ئیمان بەرزان کاکە دەرچی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانکۆشەکانی زانکۆی هەڵەبجە کە ئەمساڵ تەواوم کردو تەخەڕوجم کردو لەو بەشەیە. من وەکو خۆم لە هەڵبجەی تازە دانیشتم، بەڵام لە سەید سادق و لە ناو هەڵبجەی تازەیە لە سەنتەری ژنان و لە سەید سادق لەم قاعەیە بەشی خانمانم کردوێت و خزمەتێک بۆ ئەو خانمانی کە کێشیان زۆرە ئەختیانوی کێش سەر بخەن. خۆم لە مناڵیەوە خولیان وەرزشە حەز و ئارەزوم لەو بەشەیە بینیوەتەوە و لە پاڵ ئەم ئیشەیشم کە وەکو ڕاهێنەرێک لە هۆڵی لەشڕێکیە خزمەت بە خانمانەکەم. بە خۆشم یاریزانی فوتساڵم کە خزمەت بە یانەکان و شارە جیاجەکانی کوردستانەکەم. هەڵبژاردنیان بەشم بۆ گەڕێنمەوە، یعنی سەرەتای هەموو کارێک بۆ خانمان ڕاستە قورسە، بەڵام پێش هەموو شتێک خودی خۆی کەسەکە خۆی کە متمان و بێری لە خۆیان بوونی هەبێ و پاشان پاڵپشتی خێزانەکەی دەورێکی سەرەکیە بینێ. الحەمدولیلا ئەوەی کە ئەگەر بێت و لە دابوونەریتە یاخود لە کۆمەڵگەیە یاخود بە شێوەیەکی گشتی ڕێگری بربەست هەبێت لە بەردەم خانمانە. سپاس بخوا من بەو دۆخەیە ئەگەر هاتبێتە بەردەمم تێم پەڕانەوە، چکە پشگیرێکی تەواوی خێزانەکەم هەیە، تایبەتە دایکی عزیزم کەوە هۆکاری هەموو سەرکەوتنەکانی منە کە بەش جێگەی دڵخۆشیە بۆ من. ڕاستە خانمان لە هەر بوارێک کە خولیایان هەیە بەهرەمەندن، خاوەنتوانان خاوەن بەهرەی خۆیان هەیە کە ئەمەش پێویستی بە پشگیری پاڵپشتێکی زۆری کۆمەڵگا هەیە و پێویستی بە ئەزمون و شارەزایی هەیەڕوا پێویستی بە شوێنی گونجاو لەو جێگەیە کە کەسەکە تێدایە دەژی. خانمانیش هاوشانی کوڕان هاوشانی گەنجە بەهرەمەندەکانمانەوەش توانایەکی زیاد لە پێویستیان هەیە، بەهرەی جیاوازیان هەیە. بۆ یە کاتێک کە خانمێکە بینرێت لە پیشەیەکی جیاوازە چی وەرزش بە یاخود هەر شتێکی کە هونەری بە یاخود وەرشی بە بابەتەکانی کە ڕوبەڕووی کۆمەڵە توانج و ڕەخنە بێتەوە، ئەوش زیاترە دەڵێتەوە بۆی کە ئەگەر بێت و لە ڕووی ڕۆشنبیریەوە بۆ کۆمەڵگاکە بە یاخود دابوونەریت بێ یاخود کەسەکانی چواردەوری زۆر دەورە بینەوە ژینگەی کە کەسەکە تایە ئەژی ئەوە زۆر هۆکارێکی کاریگەرە بۆ ئەم کچە ئەگەر بێت و بەردەوام بێ یاخود بۆستێ. وەکو ترکە ئەم شتانە ڕوبەڕووی خانمانە بنەوە ڕەنگە من گەر بێت و خولیای وەرشم هەبێ خۆم بە وەرشەکەەوە یا بێ چواردەورەکە بێ ئەکە و بەیان ئەو شوێنی کە لێی ئەژی شتێکی بۆ بێنێتە بەردەمێ بڵێت ئەوە عنی ئەو پیشەیت و هەڵبژاردووە چی ئامانجێکە لێ کەی باشەکەی لە وڵاتەیە ئەوە دەورە بینەکەی وە بینایی کۆمەڵە قسەی بێهیوایی یان کۆمەڵە قسەی نەرێنی ڕوبەڕووی تۆ ئەکاتەوە دۆخێکی دەرونی لۆدێکی دەرونی لەسەر مێشکی تۆ دروست ئەکا یاخود وەکو ترەگەبێت و چالاکیەک لە بەردەستە هەبێت لە کاتی ڕاهێنانە مەشق و ڕاهێنانەکانە کێبڕکەیەک و مناڵسێک لە بەردەم تۆ یا دروست ئەکا ڕوخانێک ئێنێتە بەردەم تۆ بە قسە بێیان بەوە. بەڵام وەکو تر داواکارم نەک تەنها خۆم هەموو خانمە بوێرەکان یعنی بە بوێری و بە متمانە بەخۆبوون و بە باوەڕ بەخۆبوون بە خۆیان بەسەر ئەو کۆسپوتەگەرانەیە سەرکەون ئەو لۆدە دەرونیانە لە نزیک خۆیانە نەهێڵن کە ئەمێش پێش هەموو شتێک متمانە بەخۆبوونی خۆیان دەورێ بێن و هەروە پشگیری خێزانەکەیان هۆکارێکی زۆر باشە بێ بۆیان و بەردەوامبوون و باوەڕ بەخۆبوون لەسەر پێشەکەیان و خزمەت بەردەوام بکەن و نەوەستن. وەکو خۆم کاتێک ئەگەر بێت و توانجێک یا خۆت ڕەخنەیەک ئاراستن بکرێتی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە بێ یاخود بەرکەوتن بێ لەگەڵ ئەو کەسانیانە و شوێنەی کە ئیش و بوارەکەمی تیا بەڕێیەکەم. الحەمدولیلا من خۆم ڕاهێناوە پێش هەموو شتێک یعنی بوێری لە منە بوونی زۆرە و متمانە بەخۆبوون و هی بەردەوام حەزم لە وشەی ئەتوانمە و بەردەوام حەزم لە جیاوازی گۆڕانکاری بووە. بۆیە هەر کاتێک ئەو شتانەش ڕوبەڕووم بوو بێتەوە الحەمدولیلا یعنی بیرم لێ کردوتەوە یعنی بە وەکو وزەیەک وەکو هێزێکی کاریگەر بۆ خۆم خۆستوەتەوە. ینی وام نەکردووە کە ئەو شانەکە ئەو قسانیانە و ڕێگرانە من بۆستێنێ توندوتیژی بەرامبەر ژنان کەمە بەستەنها مەرج نییە توندوتیژی لە ڕووی جەستەیەوە بێدیاخ و لە هەڕوویەکی کەوە بێکە بارێک بەسەر خۆیان بهێنێ. یەکێک لە ئەو دۆخە گرنگ و گەورانەی ئەو لۆدە گەورەی کە دروستی ئەکا لەسەر ژیانی خانمێک یعنی توندوتیژی دەرونیە کە لە ڕووی نەفسیەوە خانمە تووشی کۆمەڵێک هۆکاریان کۆمەڵێک بیرکردنەوەی نەرێنێ بێ کە لەوانەیە ئەم کەسە خەونە گەورەکەی لە دەستدایان لەوانەیە واز لە ئەو پیشەی بێنە کە تایە بەردەوام بێ کە بەداخۆم کە من مەرجێت تەنها لە کاتی ڕوبەڕووبوونەوە بێیان بینینی و کەسە بێ کە بەداخۆمش هەسە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر باوە کاتە گەنجێک بەهرەمەندە داهێنانێک کا زۆر بە کەمی سیر ئەکرێ کۆمنتی نەشیاوە نووسێ بە هیوام ئەو کۆمنتانە نەبینرێن بە هیوام ئەو کۆمنتانە دووبارە نەبێتەوە چکاو کە ئەو گەنجە ڕەنگە لەو
بەرەمەندی کە نیشانی خەڵکی ڕەنگە لە ڕووی مادی و معنەوەی سادێکی زۆری هەبێ بۆیە با هەمیشە ئێمە هۆکارێک بین پاڵنەرێک بین بۆ ئەوەی کە گەنجەکانمان تاکەکانمان چی کوڕان چی کشان بێنە پێشەوە هانیان بدەین خاوەن هەر بەهرە توانایەکن پشتیان بگرین پاڵپشتیان بکەین لەوانەیە وشەیەکی تەرجیحکەر دەستخۆشی ئێمە بەکار بێ بۆی کە ئەم کەسە خۆی لە داهاتوێکی باشترا لە داهاتوێکی پڕ لە داهێنانە ببینێتەوە بۆی بە هیوام ئەو نەریتە ناشرینی کە لە ناو کۆمەڵگە لە تۆڕی کۆمەڵایەتیە بەربڵاوە نەمێنێت و هانی خانمان بدرێ بە پلە یەکەم.